نزیکەی 30 ساڵە ئاهەنگی بکوزاوای تۆمار کردووە. لە چەند هۆڵێک وەک هۆڵی شایی و چۆپی و باخی بەختیاری ئاهەنگەکانی بە چاوێکی جیاواز بە کامێرەکەی تۆمار کردووە. تەهای شانۆ لە سلێمانی بە چەند کامێرە و ئامێرێکی کەم ئەرشیفی ئاهەنگەکانی هێشتوتەوە. من لە دوای ساڵی 91 دەستم کردەوە بە کاری وێنەگرتنی ڤیدۆ تا ئێستا بەردەوام ئاهەنگەکانمان زۆر بەڕێ بردووە لە شاری سلێمانی لەگەڵ باقی وێنەگرانی ترا. بەڕاستی ئەو ساڵانەی کە ئێستا من بۆتان باسەکەم ئەنی لەگەڵ سەردەمێکی ئێستا فەرقێکی زۆری هەیە لەو بارەیە. ئێمە عادەتەن کامێرەمان هەبوو بۆ سەردەمە کامێری M5 هەبوو، M7 هەبوو، M1000 هەبوو. واتە بە یەک کامێرە چوین بۆ ئاهەنگەکان تەسویرمان ئەکردن. ینی مەسەلەن فەرقەکەی زۆرە لەگەڵ ئێستایە. وەک ئەرشیفێک تەمەنێکە کاسێت و ئاهەنگەکانی لەلایە و جیاوازی نێوان ئەو کات و ئێستا لە شێوازی ئاهەنگەکان دەگێڕێتەوە. عادەتەن ئەو ساڵانەش خەڵک حەزی لە تەسویری مەسەلەن ڕێگای ناوشاری با بڵێن ناوشار و جادەکان و فولکەکان و کاتە فولکە زۆر بوو. مەسەلەن ئاسکەکان هەبوو، یەکگرتوو هەبوو، گۆزەکان هەبوو، مەجموعەی شوێنیکە هەر شوێنێکەوە بووە لێوە یانهێنا تا هۆڵەکە یا تا ماڵەکە یا تا باخی بەختیاری. ئێمە لە پشتی پیکابێکەوە بووین مەسەلەن ئەگەر چەند کەسێکی ماڵی زاوایە کە هاتن بە شوێنمانە بۆ ئاهەنگەکە لێوە تەسویرمانە کرد بە کامێرەکە تا ئێوە. بەڵام جاری وا بوو مەسەلەن کاسەتەکە خۆی 2 سەعاتی بوو، 9 سەعاتی ڕێگا بوو. ینی جاریەوە بزاوا هاتوو بۆ لەمەیکا کە ڕێگاکە زۆرترە. ئێوەت مەکاکە خۆتا داوا کردو بڵێت چی خۆت حەزت لە ڕێگا و بانەکە کە دەربچێت. لەگەڵ تەهای شانۆ ئەچمەوە باخی بەختیاری کە ڕۆژانە چەند ئاهەنگێکی تۆمار کردووە و یادەوەرەکان باز دەکاتەوە. ئێرە باخی بەختیاریە کە ساڵانێک بوو لێرە ئاهەنگەکان تۆمارەکرا لە ناو شاری سلێمانیە لە کۆڵانەکانەوە لە باخکاناکرا. ڕۆژانی وا بوو لێرە مەسەلەن 5 حەفلە 10 حەفلە یعنی خۆم ژماردوومە 13 حەفلە لێرە تۆمار کراوە کە ئێمەش مەسەلەن بەردەوام بووین لە وەکو کامێرامان وەکو کامێرای ڤیدۆ کە ئاهەنگەکانمان تۆمارە کرد و مەسەلەن تەسلیمی بکوزاوەکانمانە کردەوە دڵیانمان خۆشە کرد و ئاهەنگەکان لێرە بەردەوام بوو. ئاهەنگی بکوزاوە لە هەرێمی کوردستان مێژووی دوور و درێژی هەیە بە جۆرێک بەشێک لەم بۆنەیە کەوتوتە پێش پەیدابوونی کامێرەی فۆتۆ و ڤیدیۆیی، هەندێکیان کەوتونەتە دوای ئەو مێژووە. ئەگەر کوالیتی لەگەڵ ئێستا بەراورد بکرێت زۆر جیاوازە، بەڵام هەرچۆنێک بێت لە ئەرشیفی ماڵاندا ئەو بۆنەیە وەک یادگارێکی بە نرخ هەڵگیراون. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان، سلێمانی.